گەورەکان بچنە دەرەوەی وڵات وارووا کێبڕکێ بکەن و بتوانن چەندین خەڵات ببەنەوە و بە خۆشحاڵیەوە هەر لەم ساڵات چەندین فیلمی کوردی و بە تایبەتیش کورتە فیلمەکان توانیویانە کە بتوانن کێبڕکێ بکەن لە نێو بەشێک لە فستیڤالە نێودەوڵەتی گەورەکانی جیهان و ببنە خاوەنی خەڵات. فیلمی پەیکەر یەکێک لەو فیلمانەیە کە تاوکۆسە توانیوێتی لە چەندین فستیڤالە بەشداری بکات و لە ئێستا لە ئەمریکا توانیوێتی 3 خەڵات بەدەستبێنێت. گفتگۆکەم دەربارەی بەرهەمهێنانی فیلمەکە و بەشێک لەو با بڵێن فستیڤالانەی کە بەشداری تیا کردووە و لەگەڵەوەشا بەشێک لەو خەڵاتانەی کە بردوێتی لەگەڵ زۆر بەڕێز کاک بڕوا کامل کە سینەماکارە و دەرهێنەری فیلمەکەشە. کاک بڕوا سڵاو لێبێم کاتت باش بێ. زۆر سپاسم کاتیوەش باش. زۆر سپاس بۆ تۆ. جا پێم خۆشە بزانم ئەمە چەندەمین کورتە فیلمی تۆیە؟ دووبارە سوپاس بۆ کورسادەوەم دەرفەتە. لە ڕووی کورتە فیلم و ئەمە چوارەمین بەرهەمی منە وەکو کاری دەرهێنان کە کارم تیا کردووە. ئەگەر هەڵە نەمەوازان پێنجەمیشە وازان پێنجەم کارمە لە کورتە فیلم کە کارم کردووە. زۆر باشە. اینجا بەر لەوەی کە با بچمە سەر بابەتەکە سەزانیاریەکی تریشیان پێیان دواتر بزانم چەند کەس ئەو ناسێتەوە. اینجا باسێک لە بەرهەمهێنانی فیلمی پەیکەر بکەین و چۆن بەرهەم هات. اینجا پێم خۆشە بزانم هەر خۆی کورتە فیلمەکە چیرۆکی باس لە چیەکە؟ بەڵێ کورتە فیلمی پەیکەر ئەتوانم بڵم ماوەی ساڵێک پێشەوەی بەرهەم بێنرێت. ئەم بیرۆکە لە لای من گەڵاڵە بوو. لە ڕازگۆ بووم لەگەڵتانە لە فۆتۆیەکی دەرەوەی وڵات ئەم بیرۆکەی بۆ من جوڵێنرا کە باز لەوە کە لە کاتی جەنگە هەچ خێزانەیە کە بڵێن باوکەکە پیاوی ماڵەکە لە دەزەدرێ و شەهید دەبێت کۆتایی بە ژیانی ئاسایی ئەو ماڵە ئەهێنرێت و بە تایبەتی دایک خێزانی ئەو پیاوە کۆتایی بە ژیانێکی خۆشی ئەو ئەهێنرێ یەک دنیا نەهامەتی ئەکەوێتە سەرشانی کاریگەریەکانی جەنگ بە شێوەیەکی بێگومان ئەمە بێتەوە کارێکەوەی کەیتر هیچ ڕناکێک لەو ماڵەیان نامێنێ. بەڵام دوجار ئێمە ئەمانوێ لە ڕێگەی مناڵێکەوە بە شێوازێکی مناڵانە و عقلێتی مناڵانەی خۆی جارێکی کە ئێوێ باوکی بگەڕێنێتەوە بۆ ناو خێزانەکە و ئاسوودەی بگەڕێنێتەوە بۆ ناو خێزانەکە کە لە فیلمەکەی ئێمە بەشێکی باش پلانەکەی سەرکەوتوو بێ بەرامبەر بەدایکی و کۆتایی فیلمەکەشمان بەوەی دێت کە جارێکە ئەچێت ئەخەوێتەوە لە ناو جلە ئەسکەریەکانی باوکی. پەیکەرەکەمە بەس لەمەیە؟ بەڵێ پەیکەرێ بۆ باوکی دروستەکات. ئەم با بڵێم چیرۆکانە هەرچەندە تۆ ئاماژەت پێکرد لە وێنەیەکی جیهانیەوە با بڵێم دروست بوو و سەرچاوی گرتووە بووە بە کارێک. بەڵام ئایا ئەم جۆرە کارانە تا چەند ڕنگدانەوەی لەگەڵ بەشێک لە یادەوەریەکانی تاکی کووردا هەیە؟ بێگومان ئەگەر کاریگەری لەسەر دروستبوونی فیلمەکەی تۆش هەبوو ئەو بابەتە؟ حتمما یعنی من 2000 سەرەتای 2021 من کارم کردووە کە بەر هەموو ئەو شەڕی داعش و شەهیدبوونی پێشمەرگەیە من کەوتم ئەنجام بیرۆکەی لە لای من گەڵاڵە بووە. پێشتر لەوانەیە من کورتە فیلمی تۆپم کردووە کە باز لە ڕیاڵ و بەرشەلۆناکە ینی پێش شەڕی داعش من کارم لەسەر و کردو. بەڵام کە شەڕی داعش دروزە بێ تۆ وەکو ئینسانێک تۆ وەکو کوردێک جارێکە بەرەوەکە ئەو هەموو مناڵە شەهید دەکرێت. ئەی زۆر جار من بیر لەو لەحزەیەکەم و مناڵانە گەورە بن کە باوکیان بە ڤیدۆ سەر بردراون وەرە تۆ بێنە بە چای خۆی باو ئەم مناڵە ئەوە ببینێ چ کاریگەریەکی لەسەر دروزەکە. بۆیە بەر منیژەکەوێ بەر کاریگەری بەسەر منیشا بەجێڵێ کارە هونەریەکان ئەچنەوە ئەو بابە ئەچنەوە ئەوە یانی ئەگەر دیقەت بیت بە تەواوی کوردستانە لەوانەیە پێش شەڕی داعش زۆر بەمان لەسەر هەندێک کەیسی تر کارمان کردبێ بە تایبەتی شانۆگەریەکانیشمان لەسەر کەیسی بۆ نمونە حکمڕانی و گاندەڵی و نازانم هەتا دوایی. بەڵام لە دوای شەڕی داعش زۆر گرنگی درا بە بابەتی نیشتیمانی و بابەتی شۆڕژگێڕی و بابەتی ئەوە بۆ بە خاتریەوەی کە بەر ئێمەژەکەوێت ئێمەش ئەکەویتە ناو شەڕ و جەنگەوە. جا ئاماژەت بەوەیە کە لەسەر بەرشەلۆنە و ڕیاڵ فیلمی بەرهەمهێناوە کاک بڕوا جا کامیان بردیانەوە و دوایەوە کەسیشیان جمهورەکانیان لێت عاجز نەبوون یاخود لایەنێکی تری ئەم دوویانە جیهانیەت پیشانیاوە؟ حتما مەسجی کورتە فیلمی تۆپ ئەوە بوو ناوی بەرشە و ڕیاڵ گەیشتووە هەموو سوچ و قوژبنیەکی ئەم وڵاتی من و هەموو وڵاتەکان. بەڵام ئەمە لە ڕیسێرچێکی خۆمە لادێ هەبوو مناڵی لادێکە تۆپی نەبوو
بەڵام بەشۆ ڕیاڵیە ناسی ئەسنای ئیشەکەمان لەسەر ئەوە بوو کە تقریبن بۆ سەر و سی فستیڤاڵی ئەنتەرناشناڵ بەشداری تیاکرد و چەندین خەڵاتی بەدەستێنا کە بەڵام ئەمە باسی کۆنەکەم پێش 6 ساڵ لەمە پێش تقریبا چەند ساڵێک لەمەوبەر من ئەو کارم کرد و وەستا بووم. بابەتەکە کە لێرە گرنگە بەشداریکردنی کورتە فیلمەکانی تۆیە بە شێوەیەکی گشتی لە فستیڤالە جیهانیەکانە. پێم خۆشە تۆ خۆت وەکو گەنجێک باسێک لەو با بڵێم دنیا بینینەی تۆ و هەروەها کردنەوەی ئەو دەرگایە بەڕۆی تۆیە کە بتوانیت فیلمەکانی خۆت بنێریت بۆ دەرەوەی وڵات و هەروە کێبڕکێ بکەن و ببنە خاوەنی خەڵات، چونکە فیلمەکان تاوەکو کێبڕکێنەکەن بێگومان نابنە خاوەنی خەڵات و ئەمە بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتیش بۆ سینەماکارانی کورد و بۆ گەنجانی کورد بە شێوەیەکی گشتی. ئەم ڕێگەیە چۆنە بووی بەشێک لە سینەماکارانی تری لاو و گەنجیش بتوانن وەکو تۆ ئەو ڕێگەیە بدۆزنەوە و هەروەها وەکو سینەماکاران و بەڵم دەرهێنەرانی گەنجیش چۆنتوان ئەم ڕێگەیە بدۆزنەوە بۆی کە فیلمەکانیان بەشداری بکەن لە بەشێک لەم فستیڤالە جیهانیانە و وەک تۆ ئێستا فیلمی پەیکەر لە 15 فستیڤالی نێودەوڵەتی جیهانیە بەشداری کردو ئێستا بڵین تازەترینیانە سێ خەڵاتی بردووە لە ئەمریکا. بەڵێ لەو تازەترەوەیە کە لە هەر لە ئەمریکا لە فستیڤاڵێک وەرگیرەوە فستیڤاڵی قاهیرە کە فستیڤاڵێکی هاوبەشی سە وەڵامی پرسیارکە دێمەوە فستیڤاڵێکی هاوبەشە لە بینی وڵاتی میسر و ئەمریکا کە لە دوو بەش پێگیە فستیڤالەکە بەشی ناوخۆیی کە فیلمی عەرەبی میسری لەگەڵ ئەمریکی لە ڕووی شۆرت فیلمەوە نمایشەکرێ و لە پێشبڕکیان و بەشێکیانێ ئەنتەرناشناڵە کە فیلمی پەیکەر لەو فستیڤالەشە بەشدارە و لە بەشی ئەنتەرناشناڵ لە پێشبڕکیی خەڵاتایە لە کۆتایی مانگی 11دا فستیڤالەکە دەکرێت. ئەمە وەکو تازەترین هەواڵ لەسەر فیلمەکە وەکەوەی کە هەیە ڕاستی جاران ئەکرا لە ڕێی پەیوەندی کەسیەکانەوە ئێمە بتوانین بەشداری فستیڤالەکان کە بگەین بە فستیڤالەکان، بەڵام بە حکومی تەکنۆلۆژیا فراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین ئەپلیکیشن و سایت هەیە کە ئێمە لە ڕێی ئەوە بەڕاستی فیلمەکان ئەنێرین. یەکێک لەوانە بۆی کە خۆت وتف پلاتفۆرمی فیلم فریوەیە کلیک فستیڤالە ئەمانە کە لەو ڕێگەیەوە ئەکاونتێک دروست دەکەیت و فیلمەکەی خۆتی تاکەیت و سکیورێتێکی زۆر باشی هەیە لە ڕووی ئەوەی فیلمەکەت کە بەبێ ڕەزامەندی خۆت کە نەچێتە دەرەوەیەوە نمایش نەکرێت لە ڕێ ئەو فستیڤالانەوە تۆ بەشداری پێەکەی کە ئەمەش دوو بەشە، ینی بەشێکیان هەیە فریە کە لە تۆ ئەو فستیڤالانە وەکو فری ئەتوانی بەشداریکەی و هەشیانە لە ڕێی بودجێتێکەوە کە لە ڕێی کارتەوە بەشداری فستیڤالەکە ئەکەیت و تۆ بەو شێوازە بەشداری فستیڤالەکە ئیترەکەوێت و سەر ئاستی ئەو فیلمەی تۆ کە لە چەند فستیڤال وەرە ژیرە و چانسی شێ بێت حتمما یعنی تۆ ئێمە زۆر جاری مێڵمان بۆیە تۆ ئاڵێ ئەمە فیلمەکەی تۆ کە وەرنەگیراوە لە فستیڤالەکەی ئێمە مانای ئەوە نیە فیلمەکەی تۆ باش نییە، بەڵکو مانای ئەوەیە سیاسەتی فستیڤالەکەی ئێمە بۆ ئەم ساڵ لەوانەیە ئەم فیلمەی تۆ نەگونجێت و دوایەوەی کە تۆ لەگەڵ فستیڤالەکە بەشداریەکەی ئیتر ئەم تۆ ئیمێڵی تۆ لای ئەو فستیڤالەیە و ئیمێڵی ئەوانش لای تۆیە بەردەوام تۆ لە لینکابی هەموو ساڵێ کەوان دەزەکەنەوە بە فستیڤال ئیمێڵی بۆ تۆ نێرنەوە بەرهەمی تازە چێشتی تازە چێت تا بۆیان بنێری ئیتر بازنەیەک دروست دەبێ بەڕاستی کە چەندها فستیڤال ئەناسی و ئامادەبوونیشمان لە هەندێک لەو فستیڤالانە ئەمەش بۆ خۆی گرنگیەکی خۆشەیە. ئێمە پارساڵ کە لە فستیڤالێک لە پالێرمۆ بەشدار بووین و بانگێشت کراین و توانیمان بچینە ئەوێ هەر لەو ڕێگەی و چەندین بەڕێوەبەری فستیڤالی ترمان بینی و ناسیومان و لینکمان دروست کردو بۆەوەی کە فیلمەکانیان بۆ بنێرین. بۆ پەیکەر دەیان خەڵاتی تر بەرێت ئەنجامە بە بینەران بڵێم کە کاک بڕوا جگەلەوەی کە دەرهێنەرێکی گەنج و لاوە لەگەڵەوە شایکێک لە ئەکتەرەکانە کە ساڵی 2005 ئێمە لە یەکێک لە دراما دیارەکانە بینیومانە ئەنجا حەزەکەم خۆی باسی دراماکە بکات و باس لە ڕۆڵەکەی بکات و بزانم کام لە بینەرانی ئێمەش کاک بڕوا ناستنەوە. وەڵا لە خزمەتانم نازانم فترەی ئەم شتە تازە بۆتەوە برادرانی خاکش لەم ماوەیە بەرنامەیەکیان کرد هەر لەسەرەوە من ئەکتەر بووم و تەلەبەی پەیمانگەی هونەرە جوانەکان بووم. یەکەم شت من زۆر عاشقی مەسرح بووم پێشتری ینی ئیسەژەوە خوا نەخواسە ینی پێش چمە فنون جەمیلە من کاری مەسرحیمە کرد بەڵام وەکو یەکەمین کار یەکەم شت کە بەردەم کامێرەکەوم درامای گەردەلوول بوو جوزی یەکەمی بەشی یەکەمی کە من بڵێن کوڕی مامۆساکاوە بووم کاوەی ئەحمەد میرزا لەگەڵ سەبیحە خان و برای شێرکۆی مەحامی و پەریخان کە
دنیایەکی کەبوو بۆ من بەڕاستی کە بەری کەوتم شتەکەش ئەتوانم بڵێم تا ڕادەیەک سوتفە بوو ینی نازانم چ کارکتەرێک کە دانرابوو بۆەوە ئەو کاری ئەکتەریت کردوتەوە؟ بڵێ من ئەتوانم بڵم بەشێکی زۆر لەو درامانی کە لە کورساتی ئازیز کراوە ئەو زەمەنە یا وەک ئەکتەر یا وەکو پشتی کامێرە من هەتیا بەشدار بووم بەڵێ لە ژی لەمۆیە من بەشدار بووم بە کارکتەری ئامانج کە دەوری ئەساسیم هەبوو لەو کارکتەرە بینەرێکی زۆر لە گەردەلوول زۆر بێگومانم کە گۆڕاوی کارکتەری ئامانج من هێشتی خۆش بجێرمەوە ڕۆژێکیان لە مناڵەکان نازانم چیان پێویست بوو چوو بووم بۆ مارکێتێک سەریشتمە کرد یەکێک لە تەنیشتمە وتی ئەوە هەر نەیان نایتێ سێم کرد بە ڕێزێک بوو بەڕاستی نەمەناسی زەمانێکی زۆرە من لە 2007ەوە هەڵا نەبم وابزانام حوتە یا هەشتێتم نەچوومەتەوە بەردەم کامێرە نووسم کوتم مناڵێ وتی نەیان نایتێ وتم کیان نامێ وتی لەنجیان نایتێ داوای ئاڵتونێکی زۆریانە کرد وتم بە قورئان خۆم بیرم بیرێتمەوە بەهیوای بەردەوامی و کاری باشتر و کاری جوانتر سپاس بۆ کاک بڕوا کامیل سینەماکار و دەنەرەر کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵ ماڵی کاک بڕواگیان دووبارە بەخێر بێی سپاس بۆ تۆ.